لە هەرێمی کوردستان دوورخستنەوەی وتاربێژان و مامۆستایانی ئاینی بەردەوامە. بە جۆرێک هەر مامۆستایەکی ئاینی ڕەخنە لە دەسەڵات بگرێت دۆسیەیەکی بۆ دەکرێتەوە و بە بیانووی جیاجیاوە دوور دەخرێتەوە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە چەند ساڵی کەمی ڕابردوو نزیک بە 80 مامۆستا لە وتاردان دوور خراونەتەوە. ئەمە جگەلەوەی تەنها لە شاری هەولێر بە بیانووی پەتای کۆڕۆناوە نزیک بە 50 مزگەوتیش وتاردان تیایدا ڕاگیراوە. هەر مامۆستایەک لە مزگەوتێک دوو قسەی حەق بکە یعنی بە دڵی دەسەڵات نەبێ ئەو مامۆستایانە وردە وردە لە قوتار و لە خوتبە دوور دەخەنەوە ئەو یەکەم جار نییە ببینە دەیان مامۆستای زۆر وە حەق بێژ و مامۆستای دڵسۆز ئێستا لە مالێ دانوشتون و وتاریان نییە و بەعزێکیان هەر پێشنوێژیشیان نییە لە مزگەوت بە یەکجاری دوور خراونەتەوە. جا ئەوانە بەڕاستی یعنی شتێکی زۆر خراپە بەرامبەر مامۆستایان دەگرنە بەر بەڵکو مامۆستایان دەبێت ڕێزیان لێ بگیرێ. مامۆستایان بەڕاستی دەبی چاکە و پاداشیان بدرێتەوە لە جیاتی کە زۆر ماندوونە. هەتا ئێستا هیچ لێژنەیەکی ئاوقاف نەچوە وەکو پشکنین و ئەوانە تەماشا بکەن هەم لە ڕووی مەساحەوە هەم لە ڕووی شوێنەوە مثلەن لە داخلی مزگەوت و لە میحراب و مزگەوتێکی گەورەیە مەساحەکی گەورەی هەیە ڕاستە لە ناو گەڕەکە. بەڵام ئەگەر تەماشا بکەن مقارنە بکەین لەگەڵ مزگەوتی تر مزگەوتی زۆر گەورەتر لە هەندێک مزگەوتان کە خۆتبەشی تێدا دەدرێ. داوا دەکەن لەلایەنی پەروەندیدار لە وەزارەت لە بەڕێوەبەراتی ئەوقاف بەو بڕیارانە دابچنەوە زیاتر لە ساڵێک ئەو بڕیارە درایەوە ئێستا هەموو بڕیارێک پێویستی بە هەموارکردنەوە بە پێداچوونەوە هەیە. یعنی پێدا بستنەوە بەو بڕیارانەی کە درایە حەز دەکەین ئەو بڕیارانە لە منتەڵەقێکی یاسایی بی کە دەدرێتن. لای خۆشیەوە سەرۆکی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان باز لەو پرسە دەکات و بە تایبەتیش دەپرسێ لەوەی بۆچی ئەم دیاردەیە تەنها لە ناوچەیەکی دیاریکراوی هەرێمدا هەیە. زۆر بەداخەوە تەنها لە دەڤەری هەولێر لە زۆنی زەرد کە ئەگەر مێ زۆر بەڕاشکاوانە قسە بکەم ئەم بابەتە هەیە و کە مامۆستایانی ئاینی لە وتاردان دوور خراونەتەوە و دووریش دەخرێنەوە و پرۆسەیە بەردەوامە. ئەمە کارێکی خراپە و بەڕاستی کاردانەوەی خراپی ئەبێت و ئێمە بەندەوەکو سەرۆکی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان بەلایانی پەیوەندیدارم ڕاگەیاندووە کە ئەمە کارێکی بەڕاستی هەم دوورە لە یاساوە هەم دوورە لە عادات و تەقالیدی کوردەواری خۆشمانەوە چونکە لە ڕاستیدا مینبەر و مەلا و مێزەر لە ناو کوردەواری ئێمە مەکانەتێکی زۆر زۆر گەورەی هەیە. نابێ بەڕاستی وەکو خەڵکی تر تەسەڕوفی لەگەڵا بکرێ زۆر بەداخەوە. ئەو مامۆستا بەڕێزانەی کە تاکو ئێستا دوور خراونەتەوە هەر هەمویان لەسەر وتنی ڕاستی و کەلیمەی حەق و دیفاعکردن لە خەڵک و لە باسکردنی گەندەڵی ئەوەی کە ئەو باس و خواسانەی کە دەسەڵات پێی ناخۆشە و دەسەڵات لێ ئەسڵەمێتەوە هەموو لەسەر ئەوانە. تاری هەینی زۆر زۆر گرنگە لە عنوانێک زیاتر بی ئەمە لەگەر یەکێتی زانایان قسەی دەکەن. ئەمیش ڕێیم وایە ئەگەر بووە ئیلزامی 100% انشاءالله هەروای لێدی لە نەتیجە و دەبی واشی لێبێتن تەبعی ئەوە مهمە با دوو عنوان بیتن دوو عنوان بی لەوانەیە باشتر بیتن. بەڵام لە نەتیجە مامۆستایانی بەڕێز لە خلالی ساڵێک دەبی وتاری هەینی ببتە ئیلزامی. لە نیوەی تەمەنی کابینەی هەشتەم و لە کابینەی نوێمدا وەزارەتی ئەوقاف لەلایەن کەسێکی دیاریکراوە بڕێوە دەبرێت. زۆرترین مامۆستای ئاینی لە وتاردان دوور خراوەتەوە و زۆرترین بێڕێزیش بەرامبەریان کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.